ئازیزان دووبارە سڵاوتان لەبێت ئێستا شتەوەری ستۆدیۆمان هەیە. ڕۆژی شەممە لە ئەمن سوورەکەی شاری سلێمانی دەستەی هونەری ڕەوافت پێشەنگایەکی هاوبەشی بۆ چەند هونەرمەندێکی کورد و هەروە عەرەبیش کردەوە. ئەم ئێوارەیە یەکێک لە بەشداربووانی نێو پێشەنگاکە کە کووردە بە بەشداری نێو پێشەنگاکەی کردهبوو بە یەکێک لە نیگارەکانی خۆی میوانی کورسان مەگەزینە کە ئەویش خاتون نیگار میرەوانە کە بەڕێزیان شاعیر و نیگارکێش هەروەها نوێنەری کۆمەڵی ڕەوافدن لە شاری سلێمانی. خاتون نیگار ئێوارەت باش بێت و بەخێرەی بۆ سەری کورسات مەگەزین. زۆر سپاسانەکەم و سپاسی میوانداریتان دەکەم. زۆر سپاس بۆ تۆش. خاتون نیگار سەرەتاش هەر بە وێنەکەی تۆ دەست پێکەم، ئەو وێنەی کە بەشداری پێکردبوو لە نێو پێشەنگاکەیە. وێنەکە وێنەی خاتونێک دەرەکەوێت. ئەتوانین پێمان بڵێ کە ئەم وێنەیە گوزارش دەکات لە چی؟ وێنەی خاتونیەکە ئەگە دیقەتی بەی گڵاکانی هەمووی ئێمە خۆمان پێڵێن گڵای هەڵامەت جارێ زۆر کەس وای پێڵێ خۆی سەف سافی پێڵێن بە عەرەبی. ئەو گەڵایە زۆر زۆر بەسەبرا هاوی نازستانە هەر بە فەوزی ئەمێنێتەوە بۆ چەندین نەخۆشی و بەکارش یەکێ لەوە نەخۆشیانە کە هەڵاماتە کە کوردی خۆمان ئەمەیە داری هەڵاماتی پێ ئەڵێن. بەڵام بەعزێکیشەیە پێڵێن قەڵەم شتێکی تر لە هەر چەند شوێنێک چەند ناوێکی هەیە. زۆر باشە. بەڵام ئێمە کوردی خۆمان ئەڵێ پیا و سەرۆکی کەشتەکەیە و ینی بە خێزانی بڵێ پیا وایە چاوی لەسەر خێزانە بەڵام ئایا ئەگەر بڵێ نیشانی گەشت و پیا و بەڵام ئایا ئەگەر سەبری ژن نەبێت ئایا لەنگەرەکە ئەگیرێ؟ یعنی ئەو لەنگەریە لەنگەری خێزان بە ژنەوە ئەگیرێک نەک تەنها پیا و پیا و بەیانی ئەچێتە دەرەوە ئێوارەیەتەوە کەواتە لەنگەری هەموو شتەکان بەدەستی ئەو ژنەیە. سەبر و تەحملی ژن وای کردووە ئەو لەنگەرە سابت بێ. بە کۆتایەکەی مناڵێکە کۆتایەکەی هەرە بێت مناڵێک دروست ئەبێ ئایا ئەو منداڵە چاوکراوەیە وێنەیە بڵێ مناڵە ئایا ئەو مناڵە چاوکراوەیە یا چاوداخراوە. ئەمجار لەگەڵ ڕێزمدا کەسێک کە ئەمرێت یعنی ئینشاءالله هەمووی سەلامەتە دوای 3 ڕۆژ سێری تەرمەکەی بکە ڕێک ئەو ڕەنگە نەوعێکی سەوز باو دروست ئەبێ. ئایا تۆ مناڵێکی چاوکراوە دروست ئەەکەی ئاوا چاوکریان مناڵێکی زیندوویەکی مردوو زیندوێکی مردو جوانە ماناکی زۆر جوانە. کەواتە خاتون نیگار چەند کەس چەند وێنەی کەشی خودوا بڵێن نیگارکێش بەشداریان لە نێو پێشەنگاکەیە کردەوە؟ 63 کەس بەشداری کرد. 53یان شێوەکار بوون و دەیانیش خۆشنووس بوون لە هەموو عێراق یعنی و کوردستانیش بەشدار بوون. تۆ چیرۆکێکت لە نێو ئەو نامانەی کە بۆ ئێمە نار چیرۆکێکت هەبوو کە چۆنیەتی خولیای خۆت بوو بۆ وێنە کێشان. ئەم خولیایە حەزەکەم بۆ بینەرانیشی باس بکەی کە خولیای وێنە کێشانت لە چیەوە بۆ دروست بوو؟ من هەر بە مناڵیوە یعنی کە زۆر زۆر مناڵ بووم هەستم ئەکرد حەزم لە وێنە کێشانە. بەڵام مناڵ بە تایبەتی خێزانی من لەبەرەوە ئێمە بەداخەوە تەرحیلی 74ەکانی کە لە بەغا بووین تۆزێ جنوب بوو بەغا وەک ئێرە نییە وەک کوردستان نییە تۆزێ هونەری بە شتێکی زۆر ینی نوعێکی بەچاکی کەمتر باوکیشم لەبەرەوە فێری ئەو کۆمەڵە بوو حەزی لەو شتانە نەبوو ینی. بەڵام من کە هەر مناڵ بووم ینی 4-5 ساڵ تەمەنم بۆ هاتم بۆ سلێمانی هاتم بۆ ماڵی خاڵم. ئەو کاتە خاڵم وێنەگرا وێنەگیری پاک هەموو سلێمانی لەوە چێ بیناسێ. بەڵام ئەو کاتە کۆتایی هەشتاکان ئەوە ینی جارێکان هین بوو وێنە کێشان وەک ئێستا نەبوو ینی ڕسمێکی احتیاجی بوو دوای خۆیان ڕەنگیان ئەکرد. کە سێری ڕەنگەکانمە کرد زۆر زۆر حەزم لی بوو. جاروا بوو خاڵم یەکی لە وێنەکان کە سەقەت بوو لە ئیشکردن یا لە تەبعکردن ئەیا بەدەستمەوە و ڕەنگەکانی ئەیا پێم ئەیوو بفەرموو چی لێ ئەەکەیت تەژیری ئەکردم. یعنی بەڕاستی ئەو کاتە هەستمە کرد یعنی چی ڕەنگی بۆ حەزم لێتی کە گەورە بووم ئەو کاتە تێگەشتیم یعنی چی وێنە کێشان یعنی چی هونەر. زۆر باشە. چ کەسێک لە کوردستان یارمەتی خاتون نیگاری داوە بۆ ئەوەی کە لە بواری وێنە کێشانە زیاتر بەرەو پێشتەوە کێ لە پشتت بووە؟ ئەوانەی کە یارمەتیانم زۆر بوون بەڵام ئەوەی کە زۆر زۆر یارمەتیە مامۆستا ئاری بابان بوو. مامۆستا ئاری کاتی تەلەبایەتی هاو بۆ بەغا پێشانگایەکی هاوبەشمان کردبوو لەگەڵ تەلەبەی زانکۆی ئێوە کاتە لەوێ ئەژیان. ئێمە لەوێ ئەژیین
نەمەزانی کێە بەڵام وەک میوانێک هاتە بۆ سێری پێشانگاکەی کردووای وتی منیش ڕەسامەم نام ئاریە هەر ئەوەنێ پێوتم لە 2005 کە هاتینە کوردستانی یەکەم شت پرسیارمە کرد ئەموو ئاری چەند ئاریەکیان پیشان نام ینی ماشەڵڵا شێوەکارمان هەیە بەناوی ئاری ئەمون ئەم نییە دوای وتیان تۆ مەبەستە ئاری بابانە کە ئێستا بەڕێوەبەری کتێبخانی گشتی سلێمانیە کە چوون بۆ ئەوێ یەکسەر ینی بینیم ئەو بوو یەکسەر لە دوورەوتی کچەکەی خۆم کە لە بەغایە وتم زۆر ڕسپاس منێتەنەوتی هات ناسمەوە خەمە نەبێ هەر لە خەیاڵمی ئەوەی لێرەی وتم بەڵێ ئیتر ئەوە بوو بەڕاستی هەر جارێکان کێشەی خێزانیم هەبوو لەگەڵ وێنە کێشانە ئەنی باوکم تۆزێت تەفکیری کۆنا بەڵێ وێنە کێشان ڕزقی ماڵ ئەبڕێ حرامە لەو شتانە بەڵام دایکم دایکم هە لەگەڵ براکانی تەژیریا کردم ئیتر وتی وەرە لە ماڵەکەی خۆم ڕسم کرا بکە هەموو شتەکانی بۆ دابینەکردم یعنی ئیتروا بووکان ڤاسیشی بۆ دائەنام ڕەنگەکانیشی بۆ دائەنام لە مەڕسەمی تایبەتی خۆی بە خێزانەکەی و هەر کاتی هاتە ئێرە قەتڕێ گریلێنەکەی ماڵی خۆیەتی هەموو شتەکانی خۆیەتی زۆر باشە تاوان خوا لە مامۆستا ئاری خۆش بێت کە لە سەدا کۆچی دوایی کردووە تەمەنی خێزانەکەشت درێژ بێت و تەمەند درێژی بۆ خێزانەکەی بەجێهێشت بێت خات و ڕۆژگار ئەڵێن با بڵێن شاعران هەستیان ناسکە تۆش ئەو هەست ناسکێت پێوە دیارە جا تۆ سەرەتا پێشەوەی بیتە بواری وێنە کێشانەوە حەزت بە نووسینی شعر بۆ لە تەمەنێکی زۆر بچووکۆ شعرت نووسیوە بیرە ماوەیە کەمێ شعر کە نووسیت لەبارەی چیەوە بوو یەکەم شعرم نووسی لەبەرەوە لە بەغا بووم بە عەرەبی نووسیم 12 ساڵ تقریبا تەمەنم بوو پێشتر چەند شتیم ئەنووسی ئاها دێڕێک دوان بەڵام بۆ درەجە تێنە ئەگەشتم یعنی چی شعر بەڵام کە گەشتمە تەمەنی 12 ساڵ یعنی پێش 12 ساڵیش فێر بووم چۆن کتێب خوێنمەوە بە تایبەتی حەزم لە کتێبی شعر بوو کە ئەم خوێندەوە هەستم ئەکرد ینی تەئسیر ئیتر یەکەم شعرم نووسی بە عەرەبی بوو كرهت الحياة وما فيها سئمت الميزان وأثقالها أدفع ثمن خطأ لم أرتكبها ونارا تحرقني دون إشعالها أرى كفني أتمنى حوالي ألفها وذاك قبري ليتني أرقد تحتها رقم لجيانة رقم لو ترازوية كباسي أكن لجيان من باجي برينيك أيامي منيا من نم كردوا ئاگرێکیش لە ناخم ئەسووتێت بەڵام ئاگریش دیار نییە ها وەکفنە کەمە ئەیبینم ئەوش گۆڕەکەمە خۆزگە لە ژێری بخەوم خاتون نیگار ئەو دڵپڕێت بۆچی چونکە زۆر بەدڵی پڕ شارە دووت و یەکەمین شارێکی زۆر شارێکی پڕ ئازار بە یعنی تاو لە ناخی دڵتەوە دڵنیان پاڵقڵەوە بەدانێکی شم خوارد لەسەری باوکم ئەو ئەمە چیەوە هی کێیە بۆ هەڵی گرت ئاشکراوە ینی کە هیچ بەڵام بڕای ناکرد یعنی حەزی ناکرد لەو شتانە بەڵام دوای ئەوە نا کە گەورەتر بوو مزانی تەواو یعنی تەشجیعی کردم دوای ئەوە من کە مناڵ بووم تەرحیل کراین دوای ئەوە هەموو کوردستان ئەزانێت کە دەرزی درا لە مناڵی تەرحیل کراکان بۆ ئەوەی لە ناو بچن بەڵام من لە ناو نەچووم قاچێکم لە دەستدا لە دوای عیلاج و عەمەلیاتەوە توانیم بۆستم بە پێوە بەڵام کێشەکە ئەوەیە بە تایبەتی ئافرەت لە کۆمەڵگەی ئێمە ئەگەرەوە پیاو بووایە لەوە ئەچی ئەوەنە تەسیری گەورەتر نەبوو بەڵام ئافرەت لە کۆمەڵگەی ئێمە کە نوقسانیەکی هەبێ بەبێ ئەوەی هیچ گوناحێکی هەبێ ئەبێ باجەکەی بە لە هەرکی ئەچون بۆ مەکتەب گاڵتەیان پێکردم مناڵەکان ئەچون بۆ شوێنێک یعنی بە شێوازێکی زۆر ناشرینی ئای لە بیرمە من کە لە ابتیدایی بوو مناڵەکانش لەگەڵ مەدانە ئەنشتن بە نەخۆش سێریە بە چاوێکی نەخۆش سێری منیانە کرد کەمە هیچ گوناحێکم نییە لەو مەوزوعە بۆیە دایما ئازارەکەی لە دڵم بوو باجەکەیش کە گوناحی من نییە کە دەرزیم لێ درا گوناحی من نییە کە شتێکم لە دەستدا لە ژیانما کە تەمەنات تەمەنم 11 مانگ بوو هیچ گوناحێکم نەبوو لە دنیا نەمەزانی یعنی چی دنیا تاوەکو باجەکەی بدەم بەڵام خەڵک بە شێوازێکی تر سێرەیەکەت زۆر باشە داوای لە بڕنەکەم کە دڵم پڕکردی بۆ ئەو بابەتە تۆ جێگەی شانازی ئەو کەسانەی کە ئەو بابەتیان لێ بەسەر هاتۆ و دەرزیان لێ دراوە تووشی کارەساتێک بوون بەڵام تۆ ئێستا هاتووی بە ئازادیەوە لەسەر شاشە باسیەکەیت بەبێ هیچ ترسێک بەبێ هیچ شەرمێک ئاماژە سەربەرزیشم پێ لەبەرەوە لە پێناو شتێک بوو هەمومان بڕوامان پێ هەیە هەمیشە سەرکەوتوویت هەر بمێنیت خاتون نیگار تۆ بەشداری نێو پێشەنگات کردووە لە کوردستان لە بەغا لە مووسڵ باشە بڕیارت نایەوە
بە هەرەکەی خۆت بەریتە دەرەوەی عێراق بەگشتی وێنەکانت بەریتە دەرەوەی عێراق و لە نێو پێشەنگای هاوبەشای خۆت پێشەنگای تایبەت ئەگەر حەزت لێوێت بەشداری پێ بکەیت؟ پێشەنگای تایبەتم هەیە، سێ پێشەنگای تایبەتم کردووە، هەرچێکی لە بەغا کردومە، بەڵام لێرە تایبەتم نەکردووە. وەک شێوەکاریش لە لوبنان بەشداریم کردووە بەڵام خۆم نەچووم، تەنها تابلۆم ناردۆ بۆ ئەو وڵاتە. خۆشە یعنی بەشداریکردن لە وڵاتانی تر بە تایبەتی دەرەوەی هەر عێراق و کوردستان زۆر زۆر خۆشە، بەڵام بەڕاستی تەکلیفەیەکی ئەوێ یعنی باری دارایی ئەوە تحملی ئەوە ناکە، ینی تۆ ئەبێ خۆ بچی خۆ تەکلیفەکەی لەسەر شان بکەی. ئێمەشە بەڕاستی ینی لایەن یەکمانیە پشتگیریمان بکە بۆەوە. ئەو پێشنیارەت بۆ هاتۆ پێم وابێ بەڵام بۆ ئەوەی کە بەشدار بیت لە نێو یەکێک لە پێشەنگاکان لە لوبنان وایە؟ بەشداریم کردووە بە تابلۆ، بە تابلۆ بە تابلۆ توانیم ینی، بەڵام ئەگە تۆ بەشداری بکەیت لەگەڵ گروپێکە ئەگە خۆ بچی بەلای کەم نزیکەی 5 گەڵات ئەوێ بۆ بچیت. بەڵام من بەشداریکردنەکەم مەبلەغێکی کەمتر بوو، تەنها تابلۆکەم نرد لەگەڵ ئەو کەسە. زۆر باشە، هیوای سەرکەوتنە بۆ خوازین هەمیشە هەر بمێنیت ئینشاءالله. هەر کارێکی دیکەت هەبوو بە خۆشحاڵی لە کورسات مەگەزینەوە ئێمە باسێکین و ئاماژەی پێ بە قوربان. زۆر زۆر سپاسانە، زۆر سپاس بۆ تۆش خاتون نیگارگیان.